وەکو دەزانن لە دوای کردنەوەی کۆنسڵگەری گشتی کۆماری چینی میلی لە هەرێمی کوردستان ساڵانە ژمارەیەک کارمەند و کاربەدەستی هەرێمی کوردستانیان ناردۆتە ئەوێ بۆ بەشداریکردن لە خولی مەشق و ڕاهێنان. ئێستا ژمارەکە گەیشتۆتە دەوروبەری 1200 کەس. بۆیە بە پێویستیان زانی کە کۆمەڵەیەک دابمەزرێنن ئەوانەی کەوا چوون و هاتوونەتەوە بەشدار بوون لەو دەرفەتە بۆەوەی بەیەکەوە ببەسترێنەوە ئەزمموی خۆیان هاوبەشی پێ بکەن بە شێوەیەک ئامادەکاری بکەن بۆ ئەوانەی لە ئایندەش دەڕۆن چۆن بتوانن سوود لەو دەرفەتە وەربگرن یان لە کاتی بوونیان لەوێ چۆن بتوانن بە باشترین شێوە بە باشترین زانیاری بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. بگومان ئەوە هەوڵێکی بێوێنە نییە وڵاتانی تریش ئەوەی کەوا ئەو دەرفەتەیان دابین کردووە کۆمەڵێکیان دروست کردو لەو کەسانێکەوە بەشدار بوون و هاتوونەتەوە مەبەست لەوە بنیادنان و پتەوکردنی پردی پەیوەندیەکانە. ڕاستە پەیوەندی حکوومەت بۆ حکوومەت هەیە پەیوەندی پەرلەمان بۆ پەرلەمان هەیە دامەزراوە ئەکادیمیەکان هەیە بەڵام گرنگە پەیوەندی کەسایەتیەکان هەبێت ئەوەی کە بە ئینگلیزی پێڵن people to people ئەوەی خەڵک لە بۆ نمونە ئەوانەی کە بەشدار دەبن لە ئاستی تاکە کەسی چیرۆکی خۆیان هەیە جێڕانەوەی چیرۆکی خۆیان بەچی سەرچان بوون چی فێر بوون چ دەتوانن لێرە بکەن چۆن بتوانن ئەوەی لەوێ فێربوون لە کوردستان جێبەجێ بکەن ئەوە ئەو دەرفەتێ بۆیە ئێمە خۆشحاڵین کە ئەو هەوڵانە کۆ دەکرێنەوە ئەو 1200 کەسە لەبەرەوەی ئەو بەرنامەیە بەردەوام دەبێت خولی مەشق و ڕاهێنان بەردەوام دەبێت بینیمان کە زەمالە دابین دەکرێت بۆ خوێندن لەوێ بەشی زمانی کوردی و دیراساتی چینی کراوەتەوە لێرە واروەها بەشی زمانی کوردیش لە چین کراوەتەوە ئەوانە هەمووی خۆی دەخاتە پەیوەندی دیپلۆماسیەتی پەروەردە و ڕۆشنبیری توانە و بەهرەی تاچی کوردم بەکەم نەزانیوە هەردەم ڕێز و پێزانیم هەبووە چونکە لەو بارودۆخە سەختەی کە ئێمە لە هەرێمی کوردستان پێداژیان کەسانێکی زۆر خۆیان دروست کردووە کەسانێکی زۆر پێگەیون بە سەرچاوەی دارایی زۆر سنووردار توانیویانە بیرۆکەی زۆر جوان پێشکەش بکەن و کەسانی سەرکەوتو و چیرۆکی سەرکەوتنمان زۆرە شوێنێک بتوانین چۆن سوود لەو ئەزمونانە وەربگرین بڕوایان بە خۆیان هەبێت توانایان زۆرە دەتوانن خزمەت بکەن و کوردستان چاوی لەوان.